بینەرانی بەڕێز دووبارە لە دیداری سلەیمانیەوە لە ستودیۆ کراوەی کوردستان 24ەوە سڵاوتان لێبێ لەگەڵتانین. دیدارێکی ترمان هەیە لەگەڵ زۆر بەڕێز تاناسیس کامبانیس بەڕێوەبەری سنچری ئینتەرناشنڵ. بەڕێز تاناسیس گەلێک سوپاس و زۆر بەخێر بێن بۆ کوردستان. هەروەها سوپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە تەلەڤیزیۆنی کوردستان 24 لە ستودیۆی کراوەی شاری سلەیمانیەوە. زۆر باشە بەڕێز تاناسیس، دەمەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دەست پێ بکەین. ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا بە تەواوی گڕی گرتووە، کەس نازانێ بەرەو چۆ دەچێت. هێزە گەورەکانی جیهان هەمووی لەوێن. داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبینن؟ پێکدادان یاخود جۆرێک لە ڕێکەوتن و پێکەوە ژیان؟ وای لە داهاتوێشی نزیک لە مای 2 ساڵی داهاتوو بەداخەوە ئازاربەخش دەبن، گرژی و بنبلان و چەبڕشێ زۆر دەبی کە ئەمریکا و ئیسرائیل کە دەبین ڕۆڵێکی هەیان بۆ ڕۆڵێکی مەزیان هەبووە بۆ ئەوەی ئێران و هاوڵەکانی جڵاو بکەن لە ناو ببن. لە هەمان کات دەبینین کە بەرکەوتنی بزووتریش دەبینین، کەواتە لەلایەنێک چاوەکان لەسەر جەنگ و کێشەی غەزە و فەڵەستین دەبن، بەڵام کێشەی بچووکتریش هەن کە بۆ نمونە باکووری ڕۆژهەڵات، گرژەکان لە قەندیل، یەمەن، وڵاتانی دیکە ناوچە چێشە لەسەرەکان دەبینی کە کاراکتەر دانەوێت بێن بۆ شایەن دروست بۆکان پڕ بکەنەوە. ئەمەش بەهۆ بە پێگەلی سەربازی توند لە دژی سیستەمە سیاسەکان پێم وایە لە ماوەی چەند ساڵی داهاتوو مەترسی دار دەبێت تاوەکو هاوچێشەیەکی نوێ، قۆناغێکی نوێ دێتە ئاراوە کە ڕەنگە 4 تا 8 ساڵ بخانێت. کەواتە بەڕێز تاناسیس، یعنی پێت وایە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کە ڕێکەوتنی سایکس پیکۆ ئەنجامدرا، سەر لە نوێ هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەش دەبنەوە، هێزی نوێ دەرەکەون، هێزە گەورەکان نامێنن. ئەگەر بپرسیت بۆ نمونە سنوورەکان دابتاشرێنەوە پێم وان نییە، بەڵام ئەو سنوورانەی کە هەنی نەتەوە نەژادەکان پارێزراو دەبن، بەڵام ئەوەی پێشبینی دەکەم ئەوەیە کە بەرهەڵستی بۆ پێناسین و چوارچێوە سیاسەکان دەبێت. واتە ئێمە وڵاتی سەربەخۆی و کوردستان یاخود وڵاتانی دیکە نابینی، بەڵام پێشبینی دەکەم وەکو ساڵەکانی چلەکانی سەدەی ڕابردوو تا جەنگی دووەمی جیهان جۆرێک زۆر لە دژایەتی و بەرهەڵسکاری ببینین، بۆ نمونە بەرێکەوتنی پێکاتە نەژادیەکان کە دەکرێت پێشبینی بکرێت. زۆر گرنگتان وروژان، تۆ خۆشت باش دەزانی گەورەترین میلەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست 40 ملیۆن کوردە. بۆچی دەڵێ پێم وانییە دەوڵەتێکی کوردی دروست ببێ؟ هۆکاری ئەمە چییە؟ بۆ لە دەستپێکدا من نابینم ئەوە کە لە ڕووی پراکتیکیەوە ڕوودات لە ماوەی وڵاتانی هەنووکەی ئێران، عێراق، سووریا، تورکیا. من پێم وانییە ڕێگەیەکە بێت بۆ کوردستانی سەربەخۆ بێتە ئاراوە. ڕاستگویانە بۆ چەند دەیەک واتە هێزە سیاسەکانیش ئەوە تێبینی ناکەم کە ئایا سەربەخۆیان دەوێت بۆ شێوەیە. ئەوەشی کە پێشبینی دەکەم زیاتر ئەوەیە کە دەرەنجامەکان خوازیارم جۆرە پلورالیزمێک هەبێت وە مافە زمانەوانی و سیاسەکان بەردەستە بکرێن لە وڵاتانەی کە تیایدان. بەڵام بە ئەوەش بڵێم کە گەورەترین ئاستەنگ لە ڕوانگەی من ئەوەیە کە پێشکەوتنی بخۆ نەبینیەوە کە ئەویش ئەو یەکسانیە کە کورتخەباتی بۆ دەکات. ئەگەر حکوومەت گەلێکمان هەبێت ڕێز لە مافی یەکسانی هەموو هاونیشتیمانیان بگرێت لە ژێر جڵەوی خۆیدا،
ئێمە ئازادی زۆرمان دەبێت بۆ کورد و پێکهاتەی کورد ئەمە ئەومان نبینیوە چونکە زۆربەی وڵاتانی کە کوردیان تێدا دەژین وڵاتی خاوەن ماف نین. ئێوە خاڵێکی کێتان هی زۆر گرنگ جوڵان بەڵام پێشەوەی بێمە سەر و پرسیارە دەمەوێ لە بەڕێستان بپرسم کەواتە باشترین چارەسەر بۆ کێشەی کورد بۆ نمونە لە تورکیا لە سووریا چییە؟ باشترین چارەسەر ئەوە دەبێت لە تێگەیشتن و ڕێکەوتنێکی سیاسی هەبێت تورکیا ڕێز لە مافەکانی گەلی کورد بکرێت لە تورکیا بەمان لەسەر پرسیارەکان دەمێنێ من نازانم پرسیارەکان چۆن دەبن سڵاوە ڕێزم سلایمان شاری خۆمان هەستەم دەبێت بۆ یە خوازیارم کە مەزلوب عەبدی بتوانێت بخسێتە ڕێکەوتنێکی سیاسی لەگەڵ حکوومەتی سووریا بۆ ئەوەی دەسەڵاتی کوردی و سووریەکان و حکوومەتی نوێ لە وڵاتە دانپێدانانی دوولانیان هەبێت لەلایەنی ئاساییشەوە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا ئەمە بەو شێوازە بەردەستە دەکرێت بە پاڵپشتی و دژاتینەکردی تورکیاش. ئێوە ئاماژەتەم بەوەدا کە دیسان دێمە سەر مەسەلەی دموکراسیت بۆ نمونەت بۆ بێنم لە عێراق لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە ئێستا عێراق بەحساب دەوڵەتێکی فیدرالیە و دەستورێکی شەیە بەڵام تا ئێستا ئەو عەقڵێتی عێراق بە بەڕێوە عەقڵێتێکە نە بڕوای بە دیموکراسیت هەیە نە لە پێکەوە ژیان تێدەگا کە عێراق دەوڵەتێکی چۆنە پڕە لە نەتەوەی جیاواز ئەی کەواتە لەم حاڵەتەیە دەبێ کورد چی بکە ینی پێکەوە ژیان چۆنە بێ ئەگەر ئەو عەقڵێتە هێشتا زاڵ بێ نەتوانێ عەقڵێتێکی دیموکراسی بێ. ئایا تۆ دەتەوێت بڵیت کە ئایدۆلۆجیاکە هەیە پێکەوەژیان ڕەت دەکاتەوە لە سەردەمی سەدام یاخود دوای لە دوای سەدام و دەستورێکەیە عێراق جێبەجێ ناکە هەموو عێراق دەنگی بۆ داوە تا ئێستا ئەو عەقڵێتی هەیە عەقڵێتێکە بڕوای بە پێکەوە ژیان نییە بڕوای بە عەقڵێتێکی مەرکەزی کۆنتڕۆڵکردنی هەموویە کە ناکرێت ئەوە تا هەرێمی کوردستان زۆرێک لە داواکاریەکانی زۆرێک لە ئەوانەی لە دەستورە هاتووە بۆی جێبەجێ ناکرێت کەواتە چ جۆرە گۆڕانکاریەک ڕوئەدا ئەگەر ئەمە لە عێراق ڕوونەدا ئەی لە سووریا چۆن ڕوودا ئەی لە وڵاتەکانی کەس ئەگەر پرسیارەکەم بە تەواوی جێبەجێ بێت با دووشت بڵم یەکەمیان بۆچوونی من کە ڕەنگە بۆچوونێکی زۆر گەلپەروەر نەبێت و دڵخوازی زۆر نەبێت ئەو عێراقە تەندروستەی کە بەردەوام بێت پێویستە مافی گردردونی مرۆڤ دابین بکات نەک بنچینە بکرێت لە مەزهەبیەت و نەژادی پێویستە مافی گشتگیر بن بۆ هەموو تاکێکی عێراقی بەڵام ئەمە ئەو ڕاستێنیە کە هەمانە ئەوەی کە هەمانە ئەوەیە کە لە ڕووی بنچینەییەوە مەزهەبگەرایی پەرەی پێدەدرێت یاخۆت مافی کۆمەڵگە تایبەتەکانە جار و بەجار باس دەکرێت کات هەمیشە کێشەدارە پرسیارەکە ئەوەیە کورد چۆن مامەڵە بکات لەو سیستەمێکی ئێستا هەیە و چۆن داوای دادگەری بکەن بە بۆچوونی من پێویستە